ناوبانگێکی باش کاتێک سەرکردە ڕوحیەکان هەڵدەبژێرین پێویستە بەدوای کەسانێکدا بگەڕین کە جێی متمانە بن. ئەمە بنەمایە پەیوەندیەکە تەوە بە بنەماکەی دیکەوە کە ئەویش بنەمای دانانی سەرکردەی ڕوحی شایستەیە، بەڵام لە دۆخەدا زیاتر سەرنج لەسەر تیمۆساوسە. نمونەیەکی نایابمان هەیە دەربارەی ئەم بنەمایە ئەمڕۆ لەبەردەستماندایە. بۆ ئەوەی لە بابەتەکە تێبگەین با بگەڕێینەوە بۆ یەکەم گەشتی مزگێندان، بگەڕێینەوە بۆ ئەم چەوساندنەوەی پۆڵس و بەرناباس ڕوبەڕوویان دەبووە. بەڵام بەتایبەت پۆڵس کاتێک لە ماڵی تیمۆساوس بوو لە شاری ریسترا. لە کتێبی کردار بەشی 14 ئایەتی 19 دەخوێنینەوە. هەندێک جوولەکە لە ئەنتاکیا و کۆنیاوە هاتن، قەناعەتیان بە خەڵکەکە هێنا، ئەوانیش پۆڵسیان بەردەباران کرد و ڕایان کێشایە دەرەوەی شار. وایان دەزانی مردووە، بەڵام کاتێک قوتابیەکان دەوریاندا، قوتابیەکان زاراوەیەکە ئاماژە بۆ باوەڕدارانی عیسای مەسیح دەکات پێش ئەوەی پێیان بوترێت مەسیحی، پێیان دەگوترا قوتابی. بەڵام کاتێک قوتابیەکان دەوریاندا هەستا و گەڕایەوە ناو شار. بۆ ڕۆژی دواتر لەگەڵ بەرناباس بۆ دەربەی ڕۆیشت. هەوڵ دەدەین وێنای ئەوە بکەین لە نێو ئەم بەزنە باوەڕدارانە بە ئەگەرێکی زۆرەوە تیمۆساوسیشی تێدا بووە. ئەمە یەکێک جار بووە پۆڵس سەردانی نیشتمانی تیمۆساوس بکات بۆ ئەوەی مزگێنی ئنجیل بدات. تیمۆساوس شایەت حاڵی ڕووداوەکان بوو. لەوێ بوو کاتێک پۆڵس بەردەباران کرا. ڕەنگە لەوێ لەگەڵ دایکی ئیفیکی داپیرەی لۆئیس وەستا بێن. ناوی ئەو دوو خاتوونەمە لە ڕێگای کۆتا نامە بۆ گەڵی تیمۆساوس زانی، چونکە پۆڵس لەوێ باسی ئەم دوو ناوە دەکات. بەڵام ڕوونە کە ئەوان لە ناو ئەو بازنەیەدا وەستا بوون کە دەوری پۆڵسیاندا بوو. لە کتێبی کردار دەربارەی ئەمە دەخوێنینەوە بەشی 16 ئایەتی 1. لێرەدا باس لە پۆڵس دەکرێت. پۆڵس گەیشتە شاری دەربە و پاشان شاری لیسترا. لەوەی قوتابیەکی بە ناوی تیمۆساوس هەبوو، دایکی جوولەکەکەیەکی باوەڕدار بوو، بەڵام باوکی یۆنانی بوو. ڕوونە کە ئەمە گەشتێکی دیکە کە پۆڵس بۆ لیسترا دەگەڕێتەوە. سەرنج دەدەین لێرە پرۆسەیەکی ئاسان هەیە. دایکی جوولەکەکەیەکی باوەڕدار بوو. ئەم خاتوونە ئیفینکی هەروەها سەرنج دەدەین دەفەرموێت، بەڵام باوکی یۆنانی بوو، واتە بێباوەڕ بووە. ڕەنگە لە سەروبەندی گەڕانەوە پۆڵس بۆ لیسترا. باوکی تیمۆساوس لە یەکێک لە پەرستگا بتپەرستیکان خەریکی پارانەوە و نوێژکردنە بوو بێت، چونکە ئەو بتپەرست بووە. لێرەدا پرۆسەیەکی ناساند لە ئارادایە ناساندیە. ئەوەی تیمۆساوس کێیە؟ ئەوە گەنجەیە ڕوحیە دەستی بە گەشەکردن کرد. لە ئایەتی 3 ئەم وتانە دەخوێنینەوە دەربارەی تیمۆساوس. برایان لە لیسترا و کۆنیا بە باشە باسی تیمۆساوسیان دەکرد. ڕوونە کە شتێک لە ژیانی تیمۆساوس ڕووی داوە کە جیاوازی هەبوو لە نێوان یەکەم جار کە پۆڵس هات بۆ لیسترا بۆ مزگێندان کە تیادا بەردەباران کرا، لەگەڵ جاری دووەم کە گەڕایەوە. ناوبانگی تیمۆساوس وەک باوەڕدار و قوتابی زۆر باش گەشەی کردبوو کاتێک پۆڵس بۆ جاری دووەم گەڕایەوە بۆ ئەم شارە. پێشوازیان لێکرد و دیدارێکی نوێ لە نێوانیاندا ڕوودا. هەروەها باسێک سەبارەت بە ئەزموونی یەکەمیان لەگەڵ پۆڵس، ئەو کاتە کە پۆڵس لە یەکەم گەشتیدا بەردەباران دەکرێت و چۆنی بەردەوەرەکان چارەسەری کردووە. ڕەنگە پۆڵس یەکەم جار بوو بێت ڕاستەوخۆ چاوی بە تیمۆساوس کەوتبێت، ڕەنگە پێشتر بە شێوەیەکی ناڕاستەوخۆ چاوی بێکەوتبێت، یان ڕەنگە تەنیا لە بیری نەمابێت. بەڵام شایەت حاڵی ئەو برایانە لە لیسترا و کۆنیا سەبارەت بە تیمۆساوس زۆر بەهێز و زۆر ئەرێنی بوو. ناوبانگی باشی ئەو گەشەی دەکرد و بڵاو دەبووە. بەهۆی ئەم ناوبانگیەوە
پۆلس بڕیارێکی دەدا دەربارەی ئەم بڕیارە لە کتێبی کردار 16:3 ئەم ئایەتە دەخوێنینەوە. پۆلس حەزی دەکرد تیمۆساوس یاوەری بێت. بۆچی؟ چونکە ناوبانگێکی باشی هەبوو. وشەکان دەری ناخەن ڕوحی پیرۆز فەرمانی بەوە کردبێت. بەڵام لەگەڵ ئەوە ڕوحی پیرۆز دەیتوانی ئەوە بکات. بەڵام ئەوەی ڕوویدا ئەوە بوو کە پۆلس حەزی کرد یاوەری بێت بەهۆی ناوبانگی باشی ئەو. دوای ڕوونبوونەوەی تەواو چیرۆکەکە دەردەکەوێت، خوددا چۆن بەرپرسیارەتی دەخاتە ئەستۆری مرۆڤایەتی بۆ بڕیاردان بەپێی زانینی شارەزاییمان دەربارەی کتێبی پیرۆز. کاتێکش توێژینەوەکەمان دەرباری دووەم تیمۆساوس و تیسۆس تەواو دەکەین، پۆلس بە وردەکاریەوە باسی ناوبانگی باش دەکات. تیمۆساوسیش دەچێتە پاڵی کۆمەڵی خزمەتکردنەوە، هەروەها زۆر ڕەفادار دەمێنێتەوە و تەنانەت دوای ئەوە پۆلس ژیانی کۆتایی پێدەهێنرێت لەسەر دەستی نیرۆن. لێرەدا ڕستەیەکی دژبەیەکمان هەیە لەگەڵ یەکێک لە بنەماکان، بنەمای ناوبانگی باش لەگەڵ دەستنیشانکردنی ڕابەری ڕوحی. بەڵام وەرن با جەخت لەسەر خاڵێکی جوان و سەرنجڕاکێش بکەینەوە. دەخوێنینەوە جا بردی تاکو و خەتەنە بکرێت. لەبەر ئەو جوولەکەکانی لەو ناوچانە بوون، چونکە ئیتر پۆلس و هاوڕێکانی لە شارێکە دەچوون بۆ شارێکی دیکە و ئەو فەرمانانەی لەلایەن نێردراون و پیرانەوە لە ئۆرشەلیم بڕیاریان لەسەر درابوو. پێیان ڕادەگەیاندن جا تاکو پەیڕەوە بکەن کلیساکان لە باوەری بەهێز دەبوون و ڕۆژ بە دوارۆژ ژمارەیان زیادی دەکرد. ئەم کلیسانە گەشەیان دەکرد و ڕووی ڕۆحیشەوە پەرەوپێش دەچوون. لە هەمان کاتدا دەگەیشتنە ئەوانی دیکە، بۆیە ژماری مەسیحیەکان ڕۆژ بە ڕۆژ زیادیان دەکرد. دێنە سەر خاڵە سەرنجڕاکێشەکە. پۆلس و بەرناباس دەچنە بۆ ئۆرشەلیم. لەوەی گفتوگۆ مشتومڕی سەخت لە ئاران بوون لەگەڵ فەریسیەکان، ئەوانی دەیانوت کە خەتەنەکردن مەرجە بۆ ڕزگار بوون. مشتومڕی پۆلس و بەرناباس بە شێوەیەکی گشتی ڕوون بوو. ئەوان و پەترۆس و یاقوب دەیانوت خەتەنەکردن هیچ پەیوەندی بە ڕزگاریەوە نییە. بەڵام لێرەدا پۆلس بڕیار دەدا تیمۆساوس خەتەنە بکات. ئەمە بۆچی؟ بەهۆی جوولەکەکانەوە. ستایلی پۆلس ئازادیەکی زۆر سەرنجڕاکێشی تێدا بوو. لە یەکەم کۆرنتۆس پۆلس ئەم وشانە دەنووسێتەوە: بۆ جوولەکە خۆم وەک جوولەکەکە لێ کرد تاکو جوولەکە بەدەست بهێنم. ئەمە ئەو هۆکارەیە کە تیمۆساوس خەتەنەکرا. بۆ ئەوانەی بێ شەریعەتن خۆم وەک بێ شەریعەت لێ کرد. بۆ هەمووان بوومە هەموو شتێک، تاکو بە هەر شێوەیەک بێت هەندێک مانای ڕزگار بکەم. قسەیەکی ئەوەیە: بە نسبەت پۆلسەوە خەتەنە کرد هیچ پەیوەندی بە ڕزگاربوونەوەی نییە. ئەمە زۆر بەڕوونی دەبینین کاتێک بە شێوەیەکی سەرەکی دەڕۆنە بۆ مزگێندان بە ناجوولەکەکان. بۆ شێوەی گشتی پۆلس خەڵکی خەتەنە نەدەکرد، بەڵام چونکە خزمەتکردنیان بە شێوەیەکی سەرەکی تایبەت بوو بە جوولەکەکانەوە و ئەویش نەیدەویست بابەتی خەتەنەکردن ببێت بە ڕێگایەک لە بەردەم گەیاندنی پەیامی ڕزگاری و نعمەتی ئیمان. لێرەدا ئازادی شیواز میتۆدی پۆلس بەدی دەکەین، لە هەمان کاتدا بێ ئەوەی هیچ سازشێک بکات لە ناوەڕۆکی کتێبی پیرۆز. بۆیە ئەم بنەمایەی ئەمڕۆ دەخوێنینەوە و دەرباری ناوبانگی باشە. کاتێک سەرکردە ڕوحیەکان هەڵدەبژێرین، پێویستە بە دوای کەسانێکی دیکە بگەڕین کە جێی متمانە بن. هەر ئەمەشە کە لە ژیانی تیمۆساوسدا زۆر بەڕوونی دەبینین. لێدەوانی ئەوانەی دیکە دەربارەی لێدەوانێکی ئەرێنی بووە هەمیشە. کاتێک دەچینە سەر یەکەم تیمۆساوس کە چەندین ساڵ دوای ئەم ڕووداوانە دەنووسرێتەوە، دوای ئازادبوونی جاری یەکەمی پۆلس لە زیندانی، تیمۆساوس دەنووسێت کە ئەو کات لە ئەفەسۆس بوو. کۆمەڵی ئاماژە تایبەتی دەستنیشان دەکات. پێویستە بە دانانی ڕابەری ڕوحیەکان. ئەم قسەیە ڕاستە. ئەگەر یەکێک چاوی لە چاودێری بێت، حەزی لە چاکەکریە
چاودێر دەبێت گلەی لەسەر نەبێت. گلەیی لەسەر نەبێت بە سادەیی واتە ناوبانگی باشی هەبێت. ئەمەش لە کەسایەتی تیمۆساوسدا هەبوو. هەمان بابەت و خاڵ بەدی دەکەین کاتێک پۆلس تیسۆس دەنووسێت. لە پەیامێکدا بۆ گەلی تیسۆس دووبارە ئەم دەستەواژەیەی گلەیی لەسەری نەبێت بەکاردەهێنێتەوە. لەبەر ئەمە تۆم لە دوورگەی کڕیت، باجێ هێشت، تاکو ئەو شتانەی مایتەوە ڕێکایەکان بخەیتە و لە هەموو شارێکدا پیران دابنێت. وەک پیر ڕامسپاردوویت، دابێت گلەیی لەسەر نەبێت. دووبارە مانای وایە دەبێت ناوبانگی باش بێت. خاڵی هاوبەش و گرنگی باسەکەمان بریتیە لە ناوبانگی باش بۆ ڕابەرە ڕوحیەکانی نێو کلیسا. ئەمەش بەرەو پرسیارەکەمان دەباتە بۆ تەفکیرکردن و جێبەجێکردن. بە بۆچوونی تۆ بە دیاریکراوی ئەو شتانە چی بوون ئەو بڕیارە دەربارەی تیمۆساوس دەیانگوتن. مەبەستی برایانی لیسترایە. کاتێک پۆلس لە دووەم گەشتی دەگاتەوە ئەم شارە، پێتان وایە چیان دەربارەی تیمۆساوس دەوت. پێویستە بێخەمڵنین و گریمان بکەین. بەڵام وەرن با دووبارە بگەڕێینەوە سەر ئەو بەشەی پۆلس بۆ تیمۆساوسی نووسی، کە ئەمەش دوایەمین نامە بووە پۆلس نووسیویەتی. دووەم تیمۆساوس بەشی 3 لە سەرەتای ئایەتی 14. بەڵام تۆ لەسەر ئەوە بمێنەوە کە فێری بوویت و دڵنیا بوو بێت، چونکە زانیت لە کێ فێر بوویت. هەروەها لە منداڵیەوە لە نووسراوە پیرۆزەکانەوە دەزانیت کە دەتوانن لە ڕێگەی باوەڕ بە عیسای مەسیح بتکەنە دانا بۆ بەدەستهێنانی ڕزگاری. لێرەدا باسی فێربوونی دەکات لەلایەن دایک هونەنەکەیەوە. ئەو دوانە دوو جوولەکەی پاک و بێگەرد بوون و بە ئەگەرێکی زۆرەوە هاتوونە بۆ ئەوەی باوەڕ بە مەسیح بهێنن لە ڕێگەی پۆلسەوە. لە یەکەم گەشتی بۆ لیسترا ئیدی لە منداڵیەوە تیمۆساوس فێر دەکەن. وێرای ئەوەی باوکی بتپەرست بوو و دایکێکی هەبوو کە زۆر دەستی بە پەیمانی کەونەوە بوو. بەردەوام دەبین. هەموو نووسراوە پیرۆزەکان لە سروشتی خوددان سوودەبەخشن بۆ فێرکردن، سەرزەنشتن و ڕاستە ڕێکردن. لێرەدا لە ڕاست و دروستی تاکو پیاوانی خوددا تەواو ئامادە بێت بۆ هەموو کارێکی باش. پۆلس لەم نامەیەدا بە زۆری ستایشی تیمۆساوس دەکات بەهۆی ئەوەی کەسانی دیکە فێری خوداپەرستی دەکرد، هەروەها بەهۆی سەرزەنشتکردنی ئەو کەسانەی لە ویستی خوددا لەدەدەن. هەروەها بەهۆی سەرزەنشتکردنی ئەو کەسانەی لە ویستی خوددا لادەدەن. هەروەها بەهۆی ڕاستکردنەوەی ئەو کەسانەیە باوەڕی سەختیان هەبوو. هەروەها بۆ سزادان و ڕاهێنانی ئەوانی دیکە بۆ ئەوەی ڕاست و دروستی بژین. بەڵام دەکرێت ئەم وەسفی وشانە ڕنگدانەوەی ئەو شتانە بن کە خەڵک لە ژیانی تیمۆساوسدا بینیتیان و دواتر بۆ پۆلسیان گەڕابێتەوە. کاتێک دووەم جار دەگەڕێتەوە لیسترا، ئەو بۆ ئەوە دروست بووە بۆ ئەوەی ببێتە پیاوی خوددا و ئەمەش ئەو شتانە بوونە کە خەڵک بۆ پۆلسیان باس کردووە. بەڵام دەتوانین گرێمانەی ئەو شتانەش بکەین کە دەیانوت دەربارەی تیمۆساوس. ڕەنگە بە پۆلسیان گوتبێت تیمۆساوس کوڕێکی ڕاست و دروستە. ڕەنگە وتبیان تیمۆساوس دایکی و نەنکی زۆر خۆش دەوێت. لەوانەیە بڵێن هەرچەندە باوکی بتپەرست بووە، بەڵام تیمۆساوس کەسێکی بووە کە ڕێزی لە باوکی گرتووە، هەرچەندە لە شێوازی ژیانی باوکی ناچێت. بەڵام ئەو ڕێزی باوکی دەگریت بێ ئەوەی سازش لەسەر ستایل و شێوازی ژیانی و کەسایەتی و باوەڕی خۆی بکات. هەمووی ئەمانە گرێمانن، بەڵام بە ئەگەرێکی زۆرەوە لەبارەی تیمۆساوسەوە وتیانە کە خزمەتکارێکی ڕاستەقینەوی یەزدانی مەسیح و ئەوانی دیکەیە.